هەمومان بە پێی قەدەرێکە گەڕین بەڵام ئێمە هەست بەوە ناکەین تۆ هەستی پێ ناکەی جاری وهەیە تۆ لە گوندێکەوە هاتووی بۆ شار کۆمەڵێک قۆناغی پەروەردەبوونت هەیە نازانی بۆچی یەکێکی کە چۆتە بەر خوێندن دایک و باوکی بە فەقیری و هەژاری بە خێویان کردووە مەرحەلەی خوێندنی تەواو کردو ئێستا لەوێ تەعین نابێ بۆی هیجرت کا بچێ بۆ شوێنێکی کە ثم جئت على قدر تۆش بە قەدەری خۆت دەیتە ئەم شوێنە نازانی بۆچی من ڕۆیشتمە سجن جاری دوم بردیانەوە بۆ سجن هیچ مبەڕێرێکی سجنەکە نەبوو هیچ قسەیەک نەبوو هیچ شتێکی تازەی تیان نەبوو محکەمەکان و قەزیە و هیچ شتێکی تازە نەبوو کە چوومەوە سجنەکە کابرایەکی سریلانکی پێی وتم وتی تۆ زانی بۆچی هێنایانی تۆ بۆ ئێرەوتم ناوەڵە وتی بۆی من فێری نوێشکەی هەر ئەشێ خۆی قەدەرە نوابێ ئینسان بڕوا بۆ ئەو شوێنەوە ئەو فێری نوێژە بێتی بۆ شوێنێکی تر دیسان شتێکی تر دێتە ڕێگات و من پێشتریش لەگەڵ مابوو هیچ ئەو پرسیارانەی نەبوو بەڵام دیار بوو ئەو فاصلەی من ئازاد بووم پاشان گرتیانمە دوای 33 ڕۆژ وتی هەر بۆەوە هاتوویتە دیارە بۆی فێری نوێژم کەی فێری ئیسلامم کەی شتم بۆ شەرحکەی باوکی فەڕەنسی بوو دایکی سریلانکی بوو بەس خۆی مسڵمان بوو